سڵاتان لەبێت دەم کاتتان باش بینێرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵ ئەزانم کامێوارە بە یارمەتی هاوکاران و بە شەوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت تا کۆتایی پرۆگرامیش لەگەڵمانە بمێنەوە. ئازیزانی ئێمە پێشەی پشمە لای ناساندنی میوانیم ئێوارەیەم بێگومان چەند راپۆرتێکمان بۆ ئامادە کردوون کە تایبەتە بۆ کار و چالێکی هونەریانەی کە لە سلێمان و لە شارەکانی تری کوردستان بەڕێوە چووە. دەچمە لە یەکەم راپۆرتمان کە لە کۆیە مەراسیمی ڕێزلێنان لە ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکاری دێرین قادر بەشدار نرا. خەڵکی بە ئاوێنەی شار ناوی دەبەن کە ڕۆژ تا ئێوارە بە کامێرەکەی دەستی شەقام و ڕێگا سەرچیەکانی شار دەگەڕێت تا مێژووی شارەکەی بنووسێتەوە. بەرامبەرە و خزمەتە قایمقامی قەزای کۆیە مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەر قادر بەشدار ڕێخست. ئیمڕۆ وەکو قایمقامێتی قەزای کۆیە هەستاین بە سازدانی مەراسیمێک بۆ ڕێزلێنان لە کەسایەتێکی داری شاری کۆیە ئەوێش بە ڕێز کە قادر بەشدارە کە ئێمە خۆمان لەو مەراسیمە ناومان لێناوە مرۆڤێک ئاوێنەی شارێکە چکە لە ڕێگەی کامێراکەیەوە چەند ساڵێکە بەڕاستی هەموو مەراسیمەکان هەموو خۆشی و ناخۆشیەکانی شاری کۆیە دەگەێنێت بە هەموو جیهان لەبەرەوەی با ئێمە وتمان با لەو سۆنگەیەوە ئەو نەریتە بشکێنین کە مرۆڤ کرد لە دوای مردنی ڕێزلێنانی بۆ بکرێت با بە زیندوی خۆی ببینێت کە ڕێزلێنانی بۆ دەکرێت. ئێمە وەکو قایمقامێتی قەزای کۆیە بڕیارمانداوە بیکەین بە نەریتێک ڕێز لە هەموو کەسایەتیانە بگرین کە ناو و نازناوێک بۆ خۆیان یان بۆ شارەکەمان دێنەوە ئێمە پێشوازی لێ دەکەین و ڕێزیان لێ دەگرین. لە مەراسیمەکەدا کە ژمارەیەکی بەرچاو لا بەرپرسانی حیزبی و حکمی و هاوڵاتیانی شار ئامادەی بوون با دیاری و چەپکە گوڵەکانیان پەیامی وەفا و ڕێزیان بەخشیە قادر بەشدار. کە قادر من لەوەتەی مناڵ بووم بەرنامەی منداڵانم پێشکەش دەکرد لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کەناڵی کۆیە کە قادر وەکو مام و خار و پاڵپشتێکی زۆر مامۆستایەکی بەتوانای من پاڵپشتم بووە هەمیشە هاندەرم بووە دەستی گرتوم تا سەرکەوتم تا ئەمن 7 ساڵ لە 94ەوە هەتا سێ ناوەندی من بەرنامەی منداڵانم پێشکەش دەکرد ئەو کاتە زۆر پاڵپشتم بوو. ئێستاش خزمەتێکی زۆر بە شاری کۆیە دەکاتن هیوادارم نمونەی زۆر بێ هیوادارم تەمەنی درێژ بێ هەر سەرکەوتوو بێ خوا لێمانی نەستێنێتن. بەڕاستی کە قادر کە ئەو خزمەتی کردووە حەقی خۆیەتی ئێمەش ڕێزلێنانی پێشکەشکەین و شتی گەورەتر و زیاتریشی بۆ ئێمڕۆ ڕێزلێنانە لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی بوو بەرامبەر بە کە قادر کە هەرچەندەوە شایانی زۆر لەوە زیاترە لەبەرەوەی خزمەتێکی زۆرمان پێ دەکات. کە قادر ئیش و کارەکەی لەو سەردەمی ئێستا دەکە زۆر دیارە لەبەرەوەی ئەکاونتێکی فەیسبووکی داناوە بەس بۆ خزمەتکردنی کۆییەکان و هەندێک جاریش جەگەر بەس ئێمە وەکو خەڵکی شاری کۆیش ڕۆژانە سەردانی ئەکاونتەکەی دەکەین لەبەرەوەی لە ڕێگەی ئەوە ئەتوانین ئاگداری هەموو هەواڵەکانی ناو کۆیە بین. جا جگە لەوەش کۆییەکانی ئەوروپا زۆر ینی خۆشی لە ئەکاونتەکەی کە قادر دەبینن لەبەرەوەی کۆیان لەبیر ناچەوە. قادر بەشدار کە ئێستا 52 ساڵ تەمەنیەتی و زیاتر لە 3 دەیە
خزمەت دەکات لە چەندین بواری جۆرا و جۆر وەک خۆیشی ئاماژەی بۆ دەکات تا لەسەر پێیەکانی خۆی بوەستێت بەردەوام دەبێت. وەڵهەیە من ئێستا هەستێکی خۆشم هەیە هەست دەکەم کە لەماوە لە دوای ڕاپەڕینەوە تا ئەوڕۆکە ئەمن بلا هەموو بوارەکانی ڕاگەیاندندا بۆ شارە ماندوومەوە خۆم ماندوو کردووە بەڵام ئەوڕۆکە بەڕاستی پشومدا بەڕاستی پێشوازیان لێکردم ڕیزیان لێگرتم ئەو ڕێزنەوە بۆ من هەموو شتێک بوو تێدەگەی زۆر سپاسیان دەکەم سپاسی ئێوەش دەکەم وەڵا بەڵێن دەدەم هەتا بمینم هەتا بمێنێ نووری چاو و هێزی پێم دێم و دێم و دێم و دێم و دێم و دێم نامێ بۆ سۆبولەکانی لا جگا لە بواری ڕۆژنامە و بێژەری و کاری فۆتۆگرافی بەشدار بەشێک لە لاپەڕەکانی تەمەنی با پەخشان و شەعر نووسیوەتەوە و تا ئێستاش خاوەنی دەیان شاکاری ئەدەبیە. کاروان نازم تایبەت بە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستان کۆیە. لە بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەچمە لای لەساندنی میوانی ئەمێوارەیەم کە گەنجێکی چالاکە ئەتوانین بڵین کە لە زۆر بوارە جێپەنجەی دیارەوە هەروە ئەنووسێت لە بواری ئەدەبی ڕخنەی ئەدەبی و هەروە لە بواری پەخشان لە بواری شعر لە بواری ڕخنەی ئەدەبی لە بواری چیرۆک لە هەموو ئەم بوارانە پێک و ئەنووسێت. میوانەکەشم کاک مستەفا سۆفیە کە ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمدایە. سڵاوت لێ بە کاک مستەفا ئێوارەت باش؟ سڵاو لە ئێوەش هەموو کاتێکتان باش سپاس دەکەم بۆ بەرنامە جوانە دەستان خۆش بێت. زۆر سپاس کاک مستەفا خۆشحاڵ بووین. کاک مستەفا تۆ وەکو گەنجێکی چالاک ئەتوانی بڕین لە زۆر بواردا توانیدا بنووسیت و هەروە توانەکانی خۆت دەربخەیت وەکو ئاماژەم پێکرد لە بواری سیناریۆ لە بواری چیرۆک و هەروە لە بواری ڕخنەی ئەدەبی چۆن ئەهەل لە هەموو ئەم بوارانە توانیتە بنووسیت و چ بوارێکی کە زیاتر گرنگی پێیت و لەسەری ئەنووسیت؟ خۆی بەڕای من سەبارەت بە ژیانی خۆم گرنگترین فاکتەر کەوای کرد من بکەومە ناو هونەرەوە پەروەردەی خێزانیم بووە بە ڕێژەیەکی زۆر کە هەر لە مناڵی و ئاشنای هونەر بووم کەوای کردووە کە هونەر لە نێو خوێنمدا لە ژیانمدا شتێکی بەهادار بێت هەموو کات بە چاوێکی ترەوە سەیری هونەرم کردووە هونەر نەک بۆ ناوبانگ نەک بۆ هیچ کارێکتر بەڵکو هونەرم وەکو ڕێوڕەوی ژیانم بینیوە هونەر لای من ئەو هۆکارە بووە کە من بۆی هەم من بۆ هونەر هەم و لەبەر ئەوەشە کە توانیومە خزمەتێکی زۆر کەم بە بابەتی هونەری بکەم هەم لە ڕێی پەخشان و نووسینەوە هەم لە ڕێی ڕخنەوە. زۆر باشە. کاک مستەفا تۆ زیاتر نووسینەکانت لە ڕۆژنامە گۆڤارەکانە بڵاو ئەەکەیتەوە واتە وەکو بەرهەمێکی چاپکراو کە تایبەت بە خۆت بە تا ئێستانیتە زیاتر ڕخن ئەدەبەکانت یاخۆ چیرۆک و بوارانەی کە تیا ئەنووسیت لەو ڕێگەیەوە بڵاوی ئەەکەیتەوە بۆچی ئەم ڕێگایە هەڵبژاردووە؟ باڵە پێم وایە ئەگەر بچوکی بکەینەوە من پێم وایە چاپکردن بە شێوەی کتێب لە بابەتی ئەدەبیدا زیاتر لە بابەتی ڕخنەدا نەک لە بابەتی پەخشان و نووسینە لە بابەتی ڕخنەی ئەدەبیات تۆ ئەگەر بە کتێب چاپی بکەیت کەسانێکی کەمتر ئەکەوێتە بەردیدیان و بیخوێننەوە من بۆ ئەوە ئەنووسم بۆی خەڵک بیبێنێ بۆ ئەنووسم بۆی خەڵک تێبگا لەوانەیە ئەو نووسینەی من بتوانێت کاریگەریەک بکاتە سەر بیرکردنەوەی تاچێک لەو کۆمەلگایە هەر لەبەرەوەی پێم وایە ئەگەر لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاویان کەمەوە زیاتر خوێنەر و زیاتر ئەکەوێتە بەردیدی خوێنەران. باشە کاک مستەفا کە ئاڵین ڕخنەی ئەدەبی یاخود ڕخنەگیری ئەدەبی تا چەند گرنگی پێ ئەدرا یاخود تا چەند ئاوڕێکی جدی لێدراوەتەوە تا چەندیش ئێمە ڕخنەگیری ئەدەبیمان هەیە لە ئێستاە؟ ئەگەر بە ڕاشکاوانە باسی بکەم من ناتوانم ئەو منجاسەفیانی ڕستکە گەورە بکەم کە بەخۆم بڵێم ڕخنەگیری ئەدەبی من دەوانەیە لەو ئاستە نەبم کە وەکو ڕخنەگرێکی ئەدەبی بناسێنرێم چونکە خۆی ڕخنەگری ئەدەبی زۆر لە نووسەر و لە شاعیر گەورەترە چونکە کەسێک کە ڕخنەگر بێ ئەبێ بێشک خۆشی یان شاعیر بەیان تێکس نووس بێت بەڵام لە کوردستان لە ئێستادا ڕێژەی شاعیرەکانمان ئەوەندە زۆرە
و ڕێژەی ڕخنەگرەکانمان ئەوەندەکەما ئیتر ڕخنەگرە زۆر کاڵ بۆتەوە ئەگەر بمانەوێت دەست بەکاری ڕخنە بکەین هەر دەبێت زۆربەی شاعیرەکان بێنن و بیان خێنە بەر توێر لێکۆڵینەوە ئیتیەوە تا ئێستاش ڕخنەگرێکی ئەوامان نەبووە کە بێت و هەمووی هەر لە هەمویان بکۆڵێتەوە و تیشک بخاتە سەر نووسینەکان و هەڵەکانی ئەو نووسینانیان شیکردەمان چکە خۆی هەر ڕخنەگری ئەدەبی هەر ئەوە نییە کە ڕخنە لە نووسینەکان بگریان ڕاستیان بکەیتەوە زۆر زار ڕخنەگری ئەدەبی خوێندنەوەی خۆی بۆ نووسینەکان دەرەبڕێت زۆر باشە کاک مستەفا تۆ لە بواری شاریشە ئەنووسیت و هەروەها پێمان خۆش ئەگەر ئامادە بیت ئەو شارەی کە بۆت ئامادەکردوون و ئێستا لە بەردەستە پێشکەش بە ئێمە بینەرانیشی بکەیت بەڵێ بە تەکیت بە خۆشحاڵیەوە ئەو شعرم بنێوی نامەی بەجێماوی نێوژیرفانی سەربازێکی کوژراو پێشکەش یەکەم بە هەموو ئەو خۆشەویستانی کە شەڕ لێکی زیاکردنەوە خاتونی من دەگەڕێمەوە خاتونی من دەگەڕێمەوە سوراوەکەت هەموو ڕۆژێ تۆخکەرەوە مە هەڵە فرمێسکەکان ڕیمێڵی چاوەکانت بسڕن هەموو بەیانیەک خژت شانە بکە و لە جەستە تا بیاڵێنە هەموو ڕۆژێک جلێکی تەنچی شین بپۆشە لەوانە کە من حەزم لێیانە شەوانە پەنجەرەی ژوورەکەت دامەخە لەبەر خاتری من مومە بۆندارەکەی ژوورەکەشت داگیرسێنە ژوور پڕکە لە گوڵ لەوانەیە ڕۆژێکی ساردی پاییز دیسان بگەڕێمەوە یەکەم شوێن کە بۆی بێم بەردەرگای ماڵی ئێوە بێت یان لەوانەیە لەگەڵ دەنجی هەورە تریشقەکانی پاییزەوە بێم لەوانەیە ڕۆژێکی بەفراوی زستان بەسەر و ڕیشێکی درێژەوە بمە سەر ڕێگات و هێشتا زر و بەرژی جەنگمدا نەکەند بێت باوەڕ بکە گەر لە زستانی شابێمەوە ئەوەندە بە تاسەوە دێم دەتوانم بەفری شارەکەتان بە هەناسەم بتوێنمەوە دڵتەنگ مەگە گەر نەهاتم چونکە لەوانەیە لەگەڵ هاتنی گوڵەمێکۆکەکانی بەهاردا بێم هاوڕێ لەگەڵ باڵندە کۆچەریەکان دێمەوە بۆ دیدەنیت دێم و دوای ئەو ماوەیە لە دووریت سەیرانێکی چکۆلانە بە یەکترەوە ساز دەکەین دڵتەنگ مەبە ڕۆژێکدا دێت هەر دێمەوە تاو کاتەی میدالیا بە خوێن و وەسیەتنامە دڕاوەکەمیان بۆت نەهێناوە تکات لێ دەکەم تکا دەرگای سنگت بۆ کەس نەکەیتەوە لێوت نەکەی بەخونچە و پێشکەش بە هیچ کام لەو کوڕەجا حێڵانەی نەکەی کە لە کۆڵانەکەتان دەژین هەر هیچ نەبێت تاوە ڕۆژەی بەسەر پشتی باڵ هەڵگرێکەوە جەستە خوێناویەکەم دێنن و بە ناوی شەهیدەوە ناوی خۆم و با و باپیرم بۆ دەخوێنەوە تاو ڕۆژە چاوەڕێم کە ئەزیزی من لێم ببوورە ئەو ئاڵقە زیوینەی کە بۆ تێنابووم لەبەر زەبری تەقەی تفەنگ کەمێ قۆپاوەتەوە بەڵێن بێت گەرگەڕامەوە بەو پارەی کە لە جیرفانی کوژراوەکان دەرم هێناوە دانەیەکی ئاڵتونی بۆ خۆم و خۆت بکڕم خۆشم دەوێت زیاتر لە تەرمی بەجێماوی شەڕ زیاتر لەو فیشەکانی کە بۆ ئازادی تەقیون گەر هاتمەوە و نەمردم تکات لێ دەکەم ئەو جلە بپۆشە کە بۆ دوجار لەبەرت کرد ئاخ ئەوە تەنها بەهانەیەکە بۆی بۆ دوجار بتبینم وابزانم کات درەنگ بووە ئیدی نۆبەی منە بۆ ئەوەی بڕۆم بمرم بۆ ئەو مەبەستەی کە خۆشم نایزانم چیە سپاستانەکەم بۆ گوێگرتنتان مستەفا شارێکی زۆر جوان بوو کاک مستەفا زیاتر لە چ بوارێکی شاریە ئەنووسیت سپاس خۆش بیت
من زیاتر لە بابەتی شعری لە بابەتی نامەیان نووسم شێوازی تێکستی نامەیی زۆر باش نامە وەکو بەرهەمی شاریش تا ئێستا بە شێوەی چاپکرا و بڵاو نەکردێتەوە پەخشان هەم لە شێوازی نامە زۆر باشە وەکو چاپکرا و ئێستا بڵاو نەکردێتەوەوانە نەخێر تا ئێستا هیچ بەرهەمێک چاپکراوم نەبوو زۆر باشە کاک مستەفا وەکو گەنجان بەتایبەت وەکو ئەو گەنجانەی بەڕێزە تاوشەی بەڕێزت کە ئەتوانی بڵێن کە گەنجانێکی چالاکن ئەیانەوێت ئەو زۆتوانایی کاتیاندا هەیە لە ڕێگەی بوارانەی کە هەڵیە بشارین ئێستا تۆ بواری هوەری هەڵبژاردووە ئەتوێت توانەکانی خۆت دەربخەیت و هەروە ئاشکرای بکەیت سوود بە کۆمەڵگا بگەێنی سوود بە چواردەوەرەکەت بگەێنی تا چەند ئەتوانین لێ ئێستایە کە دەستگیرۆی گەنجان کراوە یارمەتیان ئەدرێت خۆی من پێم وایە هەموو مرۆڤێک چ گەنج بێت سپیر بێت پەیامێکی هەیە پێویستەکە لە ژیانی خۆیدا بیگەێنێت هەمووان خاوەنی پەیامێکین ئەبێ ئەو پەیامە بگەێنین پەیامی من پەیامی هونەرە ئەمێ هەر کارێکم کردو بێ ئەو پەیامی خۆم بگەێنم چونکە من لە خۆمەوە ناژیم لە پێناو مردنا ناژیم ئەژیم بۆی ئەو پەیامەم بگەێنم لە ئێستادا هاوکارێکی زۆر باشەکرێت بۆ گەنجان وەکو هاوکاریکردن کۆڕ و کۆڕی شاعرەکرێت و چەندین سمیناری بابەتی ڕخنەی لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێم بەجددی هاوکاریەکی باشی گەنجان کراوە هێشتا کەمە تەواو نییە بەڵام لە چاو پێشترەوە زۆر باشترە ئەگەر گەنج بیەوێت کە سوود بە خۆی و سوود بە کۆمەلگا بگەێنێت ئیدی وابزانم ئەوە بەسێتی ینی ناتوانێت ئەومەنەوە کە گلەی بکەین ئیدی گلەی ناکرێت لەو بابەتەیە ئەوەی کراوە تەواوە ئەتوانی گەنج خزمەتی پێ بکات زۆر باشە من هیوای سەرکەوتنە بۆ خوازم کاک مستەفا هیوادارم بەردەوام بیت لە نووسینەکان لەو هەموو بوارانەی کە خۆتیە ئەنووسی بۆ هەروای هیوادارم بەردەوام بیت لە بواری نووسینی شاریشە هیوای سەرکەوتنە بۆ خوازم زۆر خۆشحاڵ بین زۆر سپاس دەکەم زۆر سپاسیش دەکەم بەس خۆش سپاس بۆ تۆ بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی یەکەمین پێشانگای شێوەکاری شوان محەممەد عەبدوڵڵا بە ناونیشانی ئەفسانەی سروشت کرایەوە. سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری ولاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی هونەری شێوەکاری یەکەمین پێشنگای شێوەکاری بۆ شوان محەممەد لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی کردەوە. بەوێ ڕاستی بە پێشانگای بەڵێکم پێشانگای تایبەتی خۆمە نزیکی 2 مانگ ئەبوو کە ئیشەکانم تاوا کرد لە ماوەی 2 مانگە ئیشم بۆ کرد لە ڕاستەیە کاتەکەشم زۆر کەم بوو بەڵام توانیم هەر بە سەرکەوتوی سواز بەخوا کارەکان تاوەکەم بۆی کە خۆم ویستە بێتم بۆ تەکنیکانێکە خۆم ئیشم تیا کردووە و تا ڕادەیەکی توانیم دڵی هەم بینەر و هەمی خۆشم ڕازی بکەم من خۆمێکێکم لەوانە کە زۆر سەرنجێکی تایبەتم هەیە بۆ سروشت باوەڕ ناکەم بەتەنیا من هەموو کەسێک حەزی لە سروشتە ئێتر سروشتی وڵاتی خۆمان بێ سروشتی وڵاتانی تر بێ گرنگە سروشتە و بۆیە ناوەکەشم لە ئەفسانەی سروشت هەر خۆی سروشت ئەزەلە لە دروستبوونەوەکو ئەفسانەیەک وایە ئێتە من لە هەنێکیشما گۆڕانکاریم تیا کردووە کە دنیای خەیاڵی دنیای واقعیم کردو بێک بەڵام هەر لە بواری سروشتە لەسەر سروشت بووە کۆ دەستکاری کۆمەڵی ڕەنگم کردووە دەستکاری وەرزەکانم کردووە ینی زۆر عاشقی سروشتم بۆیە حەزم کرد ئیشەکانیشم هەمی سروشت بێت. شێوەکار شوان محەممەد لەدایک بووی ساڵی 1986 شاری سلێمانیە دەرچووی پەیمانگای هونەرجانەکانی سلێمانی بەشی شێوەکاریە و بەشداری چەندین پێشەنگای هاوبەشی کردووە خاوەنی چەندین ئەزمونە لە هونەری شێوەکاریدا
ئەفسانەی سروش ناونیشانی ئەم پێشەنگە نوێیەتی و لە ئێستاشدا کار لەسەر دوایین پرۆژەی دەکات. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. لە خۆشەویستان ئێمە پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵیە بێت و سووتان لەبینی بێت هەتاکو سبەی ئێوارە لە هەمان سەعاتە با پرۆگرامێکی نوێوە لەگەڵتانە بین هیوای ئێوارێکی خۆشتان بخوازم ماڵتانەوە.